عليهم الصلاة والسلام خوای گەورە ناڕەحەتی بەسەر نەهێناون. باشە بزانین بۆ حکمەتەکانی تاقیکردنەوە ئەی موسڵمان لێ حاڵی بە بۆ ئەوەی خۆشحاڵ بیت. یەکەم شت خوای گەورە تووشی بەڵا و موسیبەتت دەکات بۆ ئەوەی پاکت کاتەوە لە گوناهەکانت. لا يزال البلاء بالمؤمن في بدنه في نفسه وولده وماله حتى يلقى الله وما عليه من خطيئة. پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام بەردەوام خوای گەورە بەڵا و موسیبەت تووشی عەبدی خۆی دەکا، لە لاشەی خۆی تووشی نەخۆشی دەکا، لە منداڵەکەی دەیباتەوە مناڵی دەمرێنێ، لە ماڵەکەی تووشی زەرەرمەندی و فەقیری دێت، ئەو هەموو بەڵایی توش دەکا بۆ تاوای لێ دێ کاتێک دەگاتە خوای پەروەردگار ما عليه من خەطیئە، هیچ تاوانێکی پێوە نەماوە. یعنی کە تووشی فەقیری بین خوای گەورە گوناهمان لا دەبا، بەڵێ. کە نەخۆش دەبی خوای گەورە گوناهت لا دەبا، بەڵێ. کەسێکت لێ دەمرێنێ خۆشەویستێکت گوناهت دەسڕێتەوە، بەڵێ. کەواتە بێتاقەت مەبە و بێزار مەبە. وا مەزانە ئەو بەڵایی کە خوا بەسەر تۆی دێنێ لە خودی خۆت، لە مناڵ و خێزانت، لە ماڵت، ئەوە خوای گەورە ڕقی لێتە نا. وا مەزانە بەزایە چوو، بەخوا مناڵەکەم لەدەست چوو، باوکم مرد کۆتایی هات لەدەستم چوو، ماڵەکەم ڕۆیشت نەخۆش کەوتم. نا، ئەیوب عليه الصلاة والسلام زیاتر لە 10 ساڵ لە نەخۆشیدا بووە، سەبری گرت. خوای گەورە دەفەرمێ نعم العبد إنه أواب، باشترین عەبدی ئێمە ئەیوبە، تاقیمان کردەوە بە نەخۆشی و سەبری گرت. خوای گەورە بەهۆی ناڕەحەتیەوە لە گوناهت دەبورێت. إن الله تعالى إذا أراد بعبده الخير عجل له العقوبة في الدنيا. كخواي قور خيري بو عبدي خوي بيت لدنيا عقوبة ددا، لدنيا خواي پروردگار ديوه أو عبده توشي ناڕەحەتیەک بکات بۆ ئەوەی لە گوناه و تاوانەکانی پاک بێتەوە. کە بگەڕێتەوە لای خوا پێی بوترێ طبتم فادخلوها خالدین، ئێوە ئێستا پاکن، چ گوناهێکتان کرد لە دنیا سزاکەیتان وەرگرت، دەی بڕۆنە ناو بەهەشتەوە و جەهەنەم و سزا لەسەر ئێوە نییە. کەواتە ئەی موسڵمان هەر ناڕەحەتیەکت توش دێ سەبرت هەبێ، ئەوە گوناهەکانت دەسڕێتەوە. دووەمیان رفعة الدرجات. زۆر جار خوای گەورە بەڵا و موسیبەتت بەسەردێنێ بۆ ئەوەی پلەت بەرز کاتەوە، بۆ ئەوەی دەرەجەت بەرز کاتەوە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ إن العبد قد يكون له منزلة عند الله لا يبلغها بعمله فلا يزال الله يصيبه بما يكره حتى يبلغه إياها. عبد لا خوای گەورە عەبدێکی خۆی خۆش دەوێ منزیلەتێکی گەورە و بەرزی بۆ دادەنێ، بەڵام سیر دەکا ئەو عەبدە بە عەمەل و عیبادەت و کۆششی خۆی ناگا بەو منزیلەتە بەرزە. ئێستا خوای گەورە ئەو عەبدەی خۆش دەوێت چی بەسەردێنێ؟ بەردەوام ناڕەحەتی توش دەکا تاوەکو ئەو عەبدە بگەێنێتە ئەو ئاستە. کەواتە زۆر جار برای موسڵمان زۆرێک لە موسیبەت کە تووشت دێت، فەقیری بێ، نەخۆشی بێ، مردنی خۆشەویست و کەسێکت بێت، هەر بەڵایەکی ترت بێت کە خوا بەسەرت دێنێ، لەوەیە خوای گەورە پلەیەکی بەرزی بۆ دانابیت، تۆش بە عەمەل و عیبادەتی کە خۆت ناگەی بەو پلە بەرزە لای خوا، بۆیە خوای گەورە تووشی ناڕەحەتیت دەکا، ئەو ناڕەحەتیت پلەت بەرز دەکاتەوە دەتگێنتە ئەو ئاستە. ئەمە دوو نیعمەتی گەورە کاتێک کە خوای گەورە تووشی موسیبەتت دەکا. فائیدەی سێم بۆچی خوای گەورە بەڵا و موسیبەت بەسەر موسڵمانان دێنێ؟ پەروەردگارمان دەفەرمێ أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. تاوەکو لە خۆشیدایە خەڵک هەمووی موسڵمانە پیاوی چاک،
کە بەڵاو موسیبەتێک دێ ئەو کاتە ئیمانداری ڕاستەقینە لەگەڵ منافق و درۆزن جیا دەگرێتەوە لە یەکتر. چێ لە موسیبەتدا خۆی دەگرێت، چێش خۆی ناگرێت و وەکو خوای گەورە دەفەرمێ فمن الناس من يعبد الله على حرف فإن أصابه خير اطمأن به وإن أصابته فتنة انقلب على وجهه خسر الدنيا والآخرة. هەندێک کەس کە لە خۆشیدا بێ خوای گەورە ماڵی بداتێ لەش ساغی پێ بدا چاکە خوا دەناسێت، بەڵام کە تۆزێ ناڕەحەتی و موسیبەتی توش کرد انقلب على وجهه هەڵدەگەڕێتەوە کابرا خسر الدنيا والآخرة، دنیاشی لەدەست دەچێت و دواڕۆژی لەدەست دەچێت. کەواتە وریابە کە ئیمتیحان دێ ئەو ئیمتیحانە بۆ ئەوەیە ناخی تۆ دەرخات ئایا تۆ ئیماندارێکی ڕاستەقینەیت لە خۆشی و ناخۆشیدا لەگەڵ خوای خۆتی، یا لە کاتی ناڕەحەتیدا پشت لە خوا هەڵدەکەیت و خوای گەورەت لە یاد دەکەیت. کەواتە حکمەتێکی ئیمتیحان و تاقیکردنەوە و نەخۆشی و بەڵام موسیبەت بۆ دەرخستنی مەعدەنە ئەسڵەکەمانە تا چەندێک تۆ مسلمانیت، تا چ ڕادەیەک تۆ لەگەڵ خوا دەمێنیت. هەندێک کەس کە پێی وترا کەسێکت مردووە کوفر دەکات و شەڕ لەگەڵ خوا دەکات، کە پێی وترا لە معاملەکەت زەرەرت کردووە لەو معاملەیەدا ئیستیفادەت نەکردووە دەست دەکا بە کوفرکردن و ناشکوریکردن. ئێستا لێرەدا دەردەکەوێت نەک لەوەدا دەرکەوێت کە تۆ نوێژ دەکەیت کە ڕەمەزانیش هات بە ڕۆژوو دەبی، لە کاتی تاقیکردنەوەدا کە خۆشیت توش بوو شکری خوا دەکەیت، کە ناڕەحەتیت توش بوو سەبر دەگریت، ئێستا تۆ ئیمانداری ڕاستەقینەیت. فائیدەی چوارەمی تاقیکردنەوە کە خوا تووشی بەڵام موسیبەتمان دەکات ليتميز الصديق الصادق من الصديق الكاذب. بۆی دەرکەوێت چێ دۆستی ڕاستەقینەی تۆیە و چێش ڕاز ناکە و دوژمنتە. هەندێک کەس تا هەتە و لە خۆشی دای لەگەڵتە، بەڵام ئەگەر تووشی بەڵام موسیبەتێک خوای گەورە تاقید دەکاتەوە تووشی ناڕەحەتیەکی کردی، ئێستا ئەوانەی نەخۆشی نیفاق لە دڵیاندایە دەردەکەون، ئەوانەی کە دۆستی ڕاستەقینە نەبوون، کە دۆستی تۆ نەبوون، خۆشەویستی تۆ نەبوون، خۆشەویستی ئەو حاڵەتە بوون کە تۆ تێیدا بووی. ئێستا تۆ فەقیر کەوتووی کەس ناتناسە، تۆ نەخۆش کەوتووی کەس سەلامت لێ ناکە، تووشی بەڵایەک بووی کەس ناڵێ مەرحەبا. بەهۆی تاقیکردنەوە دۆستی ڕاستەقینە لەگەڵ دۆستی ناڕاستەقینە دەردەکەوێت و جیا دەبێتەوە. فائیدەیەکی تر بەڕێزەکانم بلا حکمەتی تاقیکردنەوە کە خوا بەسەرمان دێنێ بریتیە لە تەئدیب و تەهذیب. خوای گەورە دەرسمان دادەدا، خوای گەورە پاکمان دەکاتەوە لە چی؟ لە کۆمەڵێک صفاتی ناشیرن. هەر یەکێک لە ئێمە کە بێت و هەر لە خۆشی و هەر لە ئیسراحەتی دابێت، هەر لە برە و گەشەک سەندن دابێت، لەوانەیە تووشی عجب بێت، لەوانەیە تووشی لە خۆبایی بوون بێت، لەوانەیە تووشی کبر و لوتبەرزی بێت، بەڵام خوای گەورە تووشی بەڵایەکی دەکا دای دەبەزێنێتەوە، وەرە خوارە خەریکە تۆ غەڵەت دەڕۆی، خەریکە خوار دەڕۆی، خەریکە تووشی لە خۆبایی بوون دەبی. ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم فلم تغن عنكم شيئا. صحابة رضای خوای گەورەیان لێبێ لەگەڵ پێغەمبەری خوا بوون عليه الصلاة والسلام لە یەکێک لە معرەکەکاندا ژمارەیان زۆر بوو، وتیان لن نغلب اليوم عن قلة، ئێمە ئەمڕۆ بە سەبەبی کەمیەتیمان تووشی هەزیمەت و شکست ناین، چکە زۆرین ئێمە دوژمن دەرەقەتمان نایە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەم کەلیمەی پێخۆش نەبوو، چکە لە خۆباییبوونی پێوە دیار بوو. بۆیە خوای پەروەردگار وای لێکردن کافرەکان بەسەر مسلماناندا سەرکەوتن لە بیدایەتدا. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەوری چۆڵ بوو، زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی ئەو قسەیان کرد ڕایان کرد لە مسلمانان. کەواتە خوای گەورە زۆر جار بەڵات بەسەر دێنێ بۆی لوتبەرزیەکەت نەهێڵێ، بۆی لە خۆبایی بوون و غڕوڕەکەت بشکێنێ، بتهێنێتەوە سەر باری تەواضوعی خۆت و عەبدێکی خۆ بەکەمگری خوا بە، نەک کەسێکی لە خۆبایی لوتبەرز بە. خوای گەورە پەناماندا والحەمدولله.